باڵۆن زیاترە. هەوڵەکانمان بۆ ئەوەی کە نەمانهێژ نەخۆشی کۆلێرا سەر هەڵبدا، دیارە ئەمە پەیوەندی هەبوو بە هۆشیاری تەندروستی خەڵکی شاری سلێمانی و بە ئەو جوهدانەی کە ئێمە کردومانە و خەڵکیش بەڕاستی بە قسەی کردوون لە ڕابردوو. 24,000 کەس پشکنینی کۆلێرای بۆ کراوە لە ساڵی 2015. ئێمە کە هەر لە خۆمانەوە کردومانە بەس بۆ ئەوەی دڵنیابین کە ئەم نەخۆشی هەیە یان نییە. 630,288 پاکەت کلۆر تەوزیع کراوە بەسەر ئەو شوێنانی کە گومانمان هەبوو لە پاچی ئاوەکەی. 12,196 شوێن پشکنینی کلۆرمان بۆ کردووە بەس بۆ ئەوەی دڵنیابین کە نیسبەتی کلۆر دانەبەزیوە لە ئاوی گەڕەکەکانی شاری سلێمانی. لە تاقیگەی بەکتریۆلۆجی 4,865 نمونە فەحسی بۆ کراوە بزانین ئەو ئاوە شیاوە بۆ خواردن یان شیاو نییە. 3,486 سامپڵی ئەو بەس پشکنینی کۆلێرامان بۆ کردووە، ئەمە بەس بۆ دڵنیایی. 1,302 فەحسی کیمیاییمان کردووە بۆ ئاو کە هەر وەرمانگرتووە لە ماڵان و لە سەرچاوەکان. 4,641 سامپڵ هی خواردن بەکتریۆلۆجی بۆ کراوە. 2,652 سامپڵی خواردن فەحسی کیمیایی بۆ کراوە. 4,770 سامپڵ فەحسی فیزیایی بۆ کراوە هی خواردن. هۆکارەکەی ئەمانە بووە کە ئێمە زۆر گەڕاوین بە دوای ئەوەی کە بزانین وەزعی ئاو چۆنە لە گەڕەکەکان، وەزعی خواردن چۆنە، بۆ ئێشکور نەخۆشی کۆلێرا سەری هەڵنەدا. لە ساڵی 2015 39,702 کەسی بیانی پشکنینیان بۆ کراوە. ئەو خەڵکەی کە لە ئیقامەوە نێردراوە نزیکەی 40,000 39,702 لەمە 321 کەس هیپەتایتس B پۆزتیڤ بووە، ڤایرەسی هیپەتایتس، ڤایرەسی کەبەدی کە ناردوومانەتەوە. 74 کەس ڤایرەسی هیپەتایتس C پۆزتیڤ بووە. 3 حاڵەتی ئایدس هەبووە کە ناردوومانەتەوە بۆ شوێنی خۆیان، کەواتە لە کۆی 39,702 کەس نزیکەی 400 کەس نێردراوەتەوە بۆ وڵاتەی کە لێوەی هاتووە لەبەرەوەی هەڵگری ڤایرەس بووە. هەندێک نەشتەرگەریەکان لە نەخۆشخانەی فێرکاری 6,018 نەشتەرگەری کراوە. لە نەخۆشخانەی فریاکەوتن 8,607 نەشتەرگەری گەورە کراوە. لە نەخۆشخانەی مناڵان 36,570 مناڵ داخل بووە. ئەگەر بەراوردیکەی هەر وەکو پار وایە 162,737 مناڵ سەردانی 24 سەعاتیەکەی مناڵانیان کردووە. 167,737 پار 176,509 بوو، یعنی ژمارەکان تقریبا لە پارەوە نزیکە. دیارە کۆی ژماری لەدایکبوون لە نەخۆشخانەی مناڵ بوون 12,593 حاڵەت بە تەبیعی لەدایک بووە. 6,240 حاڵەت بە نەشتەرگەری لەدایک بووە. پاریش تقریبا هەر نزیکە ڕێژەی نەشتەرگەری. لەمانە 6,880 مناڵی ئاوارەیە، واتە و ئاوارانی کە لێرن هی سووریا و هی شارەکانی تری عێراق 6,880 ئاوارەیە، یعنی لە 120 ئەو مناڵانەی کە لە شاری سلێمانی لەدایک بوون مناڵی ئاوارەکانن، ڕێک لە 120.1، یعنی هەر لە 100 مناڵ 20 مناڵی ئاوارە بووە. جا ئەمە بە نەشتەرگەری بوو بێ یا بە تەبیعی بووە. لە نەخۆشخانەی شار 4,150 نەشتەرگەری کراوە. 16,245 جار ئیزعافەکانمان چووە بەهانای خەڵکەوە، چووە بۆ ماڵەوە، نەخۆشی هێناوە، نەخۆشی بردوێتەوە بۆ ماڵەوە، حەوادیسی سەرڕێگەکان چووە بە پیریانەوە. 16,245 پار 15,111 بووە، یعنی ئەمساڵ زیاتر ئیزعافەکانمان دەرچووە. جا تۆ حسابکە کە ئەمساڵ کێشەی بەنزینمان هەبووە، کێشەی گازمان هەبووە، بەڵام ئەمانە هەمووی جێبەجێ کراوە و خزمەتگوزاری وەکو پار بوو بگرە تۆزێ زیاتری. لە نەخۆشخانەی فریاکەوتن لە هۆڵی نەشتەرگەری 25,026 نەشتەرگەری ئەنجام دراوە، بچووک و مامناوەند و گەورە. 2,712 کەس هاتووە بە ڕووداوی هاتوچۆ. ئەما گەر بەراوردیکەی شتێ لە پار زیاترە. پار 2,258 بووە، ئەم ساڵ 2,712 کەس سەردانی فریاکەوتنی کردووە بە ڕۆد ترافیک ئەکسیدن. برینداری شەڕ و پێکدادان و چەقۆ 1,679 کەس، کەوتن 1,905 کەس، برینداری فیشەک و تەقەمەنی 512، ئەمە کەمترە لە پار 685 بووە. لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەناویەکان 86,857 کەس سەردانیان کردووە، 36,384 کەس داخل بووە،
بە نەخۆشی باتنی. ئاماری تیمەکانی بەرەکانی جەنگ حەزم کرد باسی بکەم لە بەرەوەی تەندروستی سلێمانی لەم شەڕانەی ڕابردوو پشکێکی گەورەمان بەرکەوتووە. 433 تیمی تەندروستی بەشداری کردووە کە تیمی هەڵمەتی هجوومەکان بووە، واتە هەر وەختێ شەڕ بووە ئێمە بە 433 تیم بەشداریمان کردووە لەم ساڵە، 718 کارمەند و شۆفێر و کە بەشداریان کردووە. 3 مەڵبەندی 24 کاتژمێریمان کردوتەوە لەو شوێنانەی کە لە منتیقەی کە دووسخولمات و منتیقەی تەلوەرد و هەموو ئەو شوێنانی کە شەڕی تیا بووە، کە ئاکاتە نزیکەی 792 کارمەند بەشداری کردووە دەوامی کردووە لەم 24 سەعاتیانە. 59 تیممان هەبووە بەس بۆ ئەوەی کە شوێنەکانی پێشمەرگە بڕشێنێ بۆ ئەوەی نەخۆشی بڵاو نەبێتەوە. 6 کۆگا و 5 دەرمانخانەمان داخستووە لە دوومانجی ڕابردوو. 6 کۆگای دەرمان لەگەڵ 5 دەرمانخانە لەبەرەوەی سەرچاوەی دەرمانەکانیان نادیار بووە. 6 کۆگا و 5 دەرمانخانە. ئاماری ئاوارەکان کە لێرە نیشتەجێن بەس بە نیسبەت بۆتان باسکەم، لە 18 ئەو نەخۆشانەی سەردانی مەڵبەند و بنکە تەندروستیەکانیان کردووە ئاوارەکانی ئێمە بوون. لە 18 لە 10.1 هی ئەو نەخۆشانی کە داخلی نەخۆشخانە بوون ئاوارەکانی شاری سلێمانی بوون. یان ئەگەر 100 کەس داخل بوو بێ 10 کەسی ئەو میوانانە بوون کە لە سووریا و لە شارەکانی تری عێراقەوە لێرە نیشتەجێن. ئەمە بەس بە سلێمانی نا، بە قەزا و ناحیەکانیش، واتە بە گەرمیانیش و بە بیتوێن و پشدەر و ئەو شوێنەی ئاواری لێ. لە 10.4 نەشتەرگەریەکان بۆ ئاوارەکان بووە، لە 120 ڕێژەی مناڵبوون لە نەخۆشخانەی ویلادە بۆ ئاوارەکان بووە. هەر بۆیە ئەمساڵ زۆرترین حملەی کوتانمان کردووە، نزیکەی 8 حملەی کوتانمان کرد بۆ ئەوەی نەخۆشی سوورێژە و شەلە لەتفاڵ بڵاو نەبێتەوە. هەر جارێکیان 270,135 مناڵ کوتراوە، جارێکیان 266,295 یاری کردووە لەم ڕێژەیە. هەموو حملەیەکی کوتان وا مقڕیر بووە 250,000 مناڵ بەرەوسەرەوە بکوترێت. ئاماری شێرپەنجە لە ساڵی 2015 1602 حاڵەتی تازە تۆمار کراوە بە شێرپەنجە. ئەگەر بەراوردی کەی بە ساڵی 2014 زۆر کەمترە. لە ساڵی 2014 2134 حاڵەتی نوێ تۆمار کراوە. ئەمە مانای ئەوە نییە کە شێرپەنجە کەم بۆتەوە، مانای ئەوەیە کە لەم نەخۆشخانەیە کەمتر نەخۆشی دەرەوەمان وەرگرتووە. ئەمساڵ کەمترمان وەرگرتووە لە پار. زۆرترینیان شێرپەنجەی مەمکە، شێرپەنجەی سیەکان، شێرپەنجەی خوێن، دواییەتە خوارەوە بۆ جۆرەکانی تری شێرپەنجە. 1155 نەخۆش لە سنتەری ژیانەوەی شاری سلێمانی تیشکی وەرگرتووە. 1155 کە ئەمە لە 130 ئەم 1155 هیچ شارەکانی تری عێراق و کوردستانە، عێراق و هی کوردستانیش. ئاماری نەخۆشی شەکرە هەتا ئێستا لە شاری سلێمانی 23144 حاڵەتی شەکرە لە سنتەری شەکرە و شۆرەگلاندەکانی شاری سلێمانی تۆمار کراوە. لە 2015 2890 حاڵەتی تازە تۆمار کراوە. ئەگەر سەیری ئامارەکان بکەین دوایی کە لە بەردەستان دەبێت، لە 2007ەوە هەتا 2015 ساڵ هەبووە ساڵانە 2000 حاڵەتی تازە تۆمار کراوە. توانی بڵێ بە تەقریبی ساڵێکیان 1900 حاڵەت، 2500 یعنی هەتا ئێستا 23000 حاڵەت هەیە، ساڵانە 2000 حاڵەت تۆمار کراوە. ئەمە ئەگەر سەیرێکی خۆمان بکەین و بەراوردێکی بکەین ڕێژەیەکی کەمە. هەر بەعام نەخۆشی شەکرە لە عێراق مقارنەتەن بە وڵاتانی دراوسێ کەمە، بەڵام شەکرە خۆی لە 30 ساڵی داهاتوو ئەبێ بە 2 ئەوەندە، یعنی لە هەموو عالم نەخۆشی شەکرە زیاد دەکات. ئێستا وڵاتی عەرەبی هەیە لە 3 کەس یەکێکیان تووشی نەخۆشی شەکرە ئەبێ، یعنی ئێمەش هەر زیاد دەکەین لە داهاتوو. طبعا لەمە زۆرترینیان ژنانن. مەسەلەن لەمەی ئێمە 13596 ژنن، 9548 پیاوە، یعنی لەمەیان ژنان پشکی زیاتریان بەرکەوتووە لەم ئامارەی ئێمە هی شاری سلێمانی. لەناو ئەم سەحەی ئێمە 82559 مامەڵەی هاوڵاتیان ڕای کراوە لەم ساڵی 2015. 7 حاڵەتی نوێی سالاسیمیا لە شاری سلێمانی تۆمار کراوە. 5 کوردن، دوانیان ئاوارن. 5 حاڵەتیان کوردن، دوانیان ئاوارن کە
نەدەبوو حاڵەتی تازە تۆمار کرێ ئیشەڵا ئێمە وا بڕیارەکە لە 2020 ئەبێ ئەم نەخۆشیە نەمێنێ لەبەرەوەی پشکنینی هاوسەرگێری هەیە کە یەکی حمل بێ ئەینێرین بۆ ئێران ئەمساڵ 64 کەسمان ناردۆ بۆ ئێران بۆ دڵنیابوون 23یان لەبار براوە مناڵەکانیان واتە ئەبۆرشنیان بۆ کراوە دەرکەوتووە کە سەلەسیمیان مەیجەریان هەبووە ئەبۆرشنیان بۆ کراوە 48 کەس چاندنی مۆخی بۆ کراوە لە شاری سلێمانی ئێستاش 50 کەسی تر بە ڕێگاوەیە کە بڕوە لە هیندستان و لە ئەردەن چاندنی مۆخیان بۆ کراوە 48 کەس سەرکەوتوش بووە. بەڵە بەڕێزانەوەی بینیتان کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێوەبەرەتی تەندروستی پارێزگای سلێمانی بوو کە ئاماری کار و چالاکیەکانی وەزارەتی تەندروستی لە پارێزگای سلێمانی خستە ڕوو. هەواڵەکان